پێش هەموو شتێک تۆ بەڕای من ئەبێ لە ڕۆ ئابوووریەکەەوە ئێمە ڕوبەڕووی تورکیا بینەوە بێگومان ئێمە ینی کە تۆ دیتە بازار ئەبینی زۆربەی کەلوپەلەکان زۆربەی کاڵاکان تورکین ئێمە چۆن وا بکەین ینی تاک فێر بکەین کە بایکۆتی کەلوپەلی تورکی بکە ئەمە لای ئەمە کەمترین شتە کە ئێمە وەکو تاک ئەتوانین پێی هەستین ینی بەڕاستی ئەمە وەکو لە ڕووی عسکەریەوە تەسەوڕەکەم ئەو توانای ئەو وڵاتە زلێزەمان نەبێ بەڵام لایەنی کەم لە ڕوو ئابوووریەکەەوە ئەتوانین ڕوبەڕوویان ببینەوە ئەو شتێک کە ئێمە ئەتوانین کە شتێکی ئاسانە بۆ گەلی کورد بێگومان یەکگورتووی ناو گەلی کورد ئەوە بچووکترین شتە کە ئێمە بتوانین بیکەین ینی بەڵام تاکو ئێستا کە نەماتوانیوە بیکەین بەڵام هەر کاتێک کورد ئەگەر ڕوبەڕووی هێزێکی دەرەکی بێتەوە کەمترین شت کە بیکات ینی وەک هەنگاوی یەکەم ئەوەیە کە چۆن وەکو کورد یەکگورتوو بێت ئەو هەموو هێز و توانایی هەیە پەرش و بڵاو نەبێت لایەنی کەم بتوانین یەکگورتوو بین لە ناو خۆمانە ئێمە وەکو کەرکووکیە کە هیوادارین کورد یەکگورتوو بێ و هەمومان بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست ئیدانی ئەو کاری تورکیا بکەین و هەمومان یەک دەنگ بوو یەک هەڵوێست بین بەرامبەرم داگیرکاریە کە ڕوبەڕووی کورد بۆتەوە ئەو ناڵێم لێرەوە کورد هیوادارم هەموو کوردێت یەک دەنگ و یەک ڕەنگ بێت نەک حیزبایەتی بکە ئێمە لێرە کوردایەتیەکەی نەک حیزبایەتی 100% ئێمە لەگەڵ ئەو وینەی کە هەموو کاڵە تورکیەکان بایکۆتکەین هیوادارین هەموو کوردێک ئەوە بکە.